ئەم قسانەی شێخ هەڵە و هەڵدێری دژواری تایە، چاواشەکاریەکی ئاڵۆزی لە خۆ گرتووە کە لایەقی کەسێکی وەکو ئەلبانی نییە ڕەحمەتی خوای لێ بەشتی وا بڵێ. لایەقی زۆر بچووکتر لەویش نییە لە ئەهلی عیلمی شەرعی، چ جای ئەو کە ئەوەی فەرموو ڕەتکردنەوەی ئەو گومانەی شێخی ئەلبانی و ڕەواندنەوەی گومانەکە خۆی بەم شێوەیە. یەکەم، لە باسی ئەرکەکانی دەستەی سەرفرازە تائیفە المەنسوورە باسمان لە جیهاد بەرپاکردن کرد دژی حاکمە مرتەدەکانی وڵاتی مسلمانان کە بەغەیری شریعەتی ئیسلام حکومەکەن، بە توای زانایانی وەکو ئەحمەد شاکر و محەممەد حامید الفەقێ و محەممەد بن ئیبراهیم ئال شێخ و ئەوانمان لەسەر کافرەتی ئەو حاکمانە هێنایە. شێخ ئەحمەد شاکر دەربارانە فەرمێ لەگەڵ ئەمەدا چمان لە شریعەتی خوای گەورەدا جائزە خەڵکانێک حکمی مسلمانان و وڵاتیان بە یاسا و دەستورێک بکەن کە لە یاسا و دەستوری ئەوروپای بتپەرستی بێدینەوە وەرگیراوە، تا ئەگاتە ئەوەی کە فەرمێ یعنی هەر ئەحمەد شاکرە فەرمێ حکمی ئەم یاسا و دەستورە دەستکردانە لە شەرعدا وەکو ڕۆژی ڕوون ڕۆشنە کە کوفری زەق و ئاشکرای و هیچ پەردەپۆش و پەنهانیەکی تێدا نییە. ئەمە قسەی شێخ ئەحمەد شاکر بوو ڕەحمەتی خوای لێبێ کە لە عومدەت التەفسیرە لە مجلدی 4 لە لاپەڕە 173 وای فەرموو. شێخ محەممەد حامید الفەقێش ڕەحمەتی خوای لێبێ لە پەڕاوێزی لاپەڕە 396 کتێبی فتح المەجید شەرح کتاب التەوحید کە شێخ عەبدولەتیف بن عەبدوڕەحمان بن حەسەن ئال شێخ نووسیوێتی ڕەحمەتی خوایان لێبێ، شێخ محەممەد الحامیدیش ئەفەرمێ وەکو ئەم و خراپتر و پیستر لەم ئەوەیە کە کەسێک قسە و یاسای بێگانەی ڕۆژاوایی هێناوە و کردوێتی بە یاسا و لە ناموس و خوێن و سامانی خەڵکیە دژواری پێکا و حکمی پێکا و ئەی خاتە پێش ئەحکامە نەگۆڕەکانی قورئان و سونەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. ئەم کەسە هەر ناوێکی لە خۆی نابێت دادی نادا، هەر کار و کردەوەیە کە ئیسلامی پێش ئەنجام بدات وەکو نوێژ و ڕۆژ و حەج و ئەوانی تر سوودیان بۆی نابێ. مادام ینی مەبەستی ئەوەیە کە ئەگەر نوێژ و ڕۆژ و تاعەت و عیبادەتانەش بکە مادام یاسای بێگانەی خسۆتە شوێنی شریعەتی ئیسلام و حکمی پێکە پێی کافر بۆ و نوێژ و ڕۆژانەش دادی نات. شێخ محەممەد بن ئیبراهیم ئال شێخیش ڕەحمەتی خوای لێبێ کە مفتی گەورەی عەرەبستانی سعودی بوو پێش شێخ بن بازی ڕەحمەتیوە، کتێبەکەشی هەر بە ڕیسالەت و تەحکیم القوانین مەشهورە، لەوێ ئەفەرمێ ئەم دادگایانەی کە ئێستا لە زۆربەی وڵاتانی ئیسلامە ئاوە ئامادە کراوە و دەواازەی خراوەتە سەرپشت، خەڵکیش پۆل بە پۆل خۆی پیاکەن و داوەری خۆیانی ئەبەنەلا کە داوەرەکانی بە یاسا و ڕێسایەک داوەری خەڵکەکە ئەکەن کە هەمووی پێچەوانەی شەرعە، دژایەتی لەگەڵ قورئان و سونەتدا هەیە. دادگاکان هەموو خەڵکەکە بە یاسا و بڕیاری خۆیانەوە پابەندەکەن و ناچاری جێبەجێکردنیانەکەن. چ کوفرێک لەم کوفرە گەورەترە؟ چ شتێکی تر وەکو ئەمە شایەتمان هەڵەتەکێنێ؟ ئەمە لە کوێوە دژایەتی لەگەڵ ئەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوول الله ناکات؟ کۆتایی قسەکانی ئەوانیش تەواو بوو. برای مسلمان، ئەبینی هیچ بوارێک نامێنێتەوە بۆ وەرگرتنی گومانە چاواشەکاریەکەی شێخی ئەلبانی ڕەحمەتی خوای لێوێ. ئەبینی بە هیچ کلۆجێک ڕێچکەیەک نادۆزینەوە کە ئەوە ڕاست بێ کە ئەو فەرمودانەی لەسەر حاکمی مسلمانن بهێنرێتەوە بۆ وەسف و سیفەتی ئەم حاکمە مرتەد و کافرانەی ئەمڕۆ کە حکمڕانی مسلمانانیان کەوتۆتە دەست. ئەبینی دژوارێتی ئەم گومانەش چەندە کە بەناو ئەو کەمینە مسلمانە دیندارە سەرڕاستانەیە بڵاوە بێتەوە کە جیهاد و مجاهیدانیان خۆشەوێ. یعنی سەیری کە هەموو ئەهلی سونەت و جەماعەت حساب بکەی، ئەوانەی کە ئەهلی نوێژن کەمن، ئەوانەی لەناو ئەهلی نوێژە خاوەنی بیرهۆشێکی ئیسلامین کەمن، ئەوانەی کۆمەڵکاریانە ئیش ئەنجامەدەن کەمن، ئەوانەی لەناو ئەمانەشە بیرهۆشێکی سیاسیان هەیە و کاری سیاسیەکەن کەمن کە هەوڵەدەن بۆ هێنانەوەی ئیسلام. لەناو ئەمانەیە ئەوانەی کە ئەهلی جیهادن و مجاهیدن وەلایەنگری ئەهلی جیهادن زۆر کەمن. باشە ئێمە لەم کەمینەش کە چەکیشی هەڵنەگرتویان تەئیدی چەک هەڵگرتنەکە ئەکا لەم کۆمەڵە کەمەش بێنین ئەم گومانانە بە ناویانە بڵاو بێتەوە چی ئێمێنێتەوە بۆ بەرگریکردن لە ئیسلام.
حتما نەمانە لە جیهاد سار دەبنەوە و پێیان وانابێت کە دژایەتی ئەو تاغوتانە جیهادە و ڕەنگە بە تەکید پەشیمانیش ببنەوە لە هەڵوێستەکانی پێشوویان وەکو خۆمان ئێستا هەندێ مەدخەلیە بینین کە پێشتر بزوتنەوەی ئیسلامی بوو. سێم، شێخی ئەلبانی ڕەحمەتی خوای لێبێت لەوەدا کەوتۆتە ئەم هەڵە و هەڵدێرەوە کە ڕاڤەوانی عەقیدەی تەحاوی باسی ئارامگرتنەکە لەسەر زوڵم و ستەمی خەلیفە و سوڵتان و کاربەدەستی مسلمانان، کەچی شێخی ئەلبانی ڕەحمەتی خوای لێبێ هێناوێتە سەر سەبرگرتن لەسەر کوفری حاکمی مرتدی ئەمڕۆی وڵاتی مسلمانان. تەحاوی و ئیبن ئەبی العیزی حەنەفی مەبەستیان حاکمی مسلمانە کە دەفەرمون ولا نرى الخروج على أئمتنا، وانابینین شۆڕش بەرپاکردن و دوژمنایەتی خەلیفە و ئیمام و کاربەدەستەکانمان جائز بێ و ئینجار و ئەگەر چی زوڵم مستەمیش بکەن. ئەمان مەبەستیان کاربەدەستانی مسلمانە، کەچی شێخی ئەلوانی کردوێتی بە بەڵگەی مانەوەی ئەم حاکمە مرتدانە لەسەر دەسەڵاتی کوفرین و فیتنە و بێدینکردن و پاشگەزکردنەوەی ئومەتەکە کە گومان لە کوفر و مرتد بوونەوەیانان نییە. جا دیقەت بدە کە گومانەکەی ئەلبانی چەند نەگریس و دژوار و فریوکارانە و چەواشەکاری و گومڕاکارانێ. شێخی ئەلبانی ڕەحمەتی خوای لێ بە باشە زانە کە ئەو حاکم و سیستمانەی بەسەر زۆرینەی وڵاتی مسلمانانە سەپێنراون کوفر و کوفرین و ڕیددەن، سیستمەکان هەمووی کوفرینن. خۆشی بەو سیفەتە وەسفیانەکە کەچی ئەم گومانە گومڕاکارانەشی دروست کردووە. هەر ئەلبانی لە کتێبێکی تریا فەرمێ، ئەلبانی ڕەحمەتی خوای لێبێ لە کتێبی الحەدیث حجة بنفسه في العقائد والأحكام لە لاپەڕە 96 و 97 هەروەها لە شەرحی عەقیدەی تەحاویەکەشە دیسانە فەرمێ ئەفەرمێ زۆر جارم گوێ لێ بووە یەکێکیان وتاری حەماسیانە ئەدا بە غیرەتێکی ئیسلامی جوانەوە کە پەسەندە، ئەوە ڕوونەکاتەوە کە حاکمێتی مافی خوایە و بەس، بەمەش دژی سیستمی حکمڕانیە کوفرینەکانە وەستێتەوە. ئەمە شتێکی جوان و پەسەندە ئەگەرچی ئێستا ناتوانین بیان گۆڕین. ئەمە هەر قسەی ئەلبانی خۆیەتی ڕەحمەتی خوای لێبێ. یعنی کابرا کە وتارێکی حەماسی ئەدا لە مزگەوت و غیرەتێکی جوانی ئیسلامەتیەوە ئیعلانەکە کە حاکمێتی مافی خوای گەورەیە و بەس، ئەمە شتێکی پەسەندە بەلای شێخی ئەلبانیەوە. ئەنجاڵێ بەمەش دژی سیستمی حکمڕانیە کوفرینەکانە وەستێتەوە. ئەمە شتێکی جوان و پەسەندە ئەگەرچی ئێستا ناتوانین بیان گۆڕین. یعنی تەماشاکەن ئەمەی پێپەسەندە کە کابرای خەتیب ئەڵێ حاکمێتی مافی خوای گەورەیە کە بەم قسێشی دژی سیستمە کوفرینەکانە وەستێتەوە. بەڵام لە هەمان کاتە دێ لەم لاوە باسی ئەماکە چۆن تەحاوی و ئەبی العیزی حەنەفی فەرمویانە ئەئیمەتینا خەلیفەکانمان، ئەمیش دێنە هەمان عیبارەت تکرارەکاتەوە کە ئەڵێ حاکمەکانی وڵاتی ئێمە. حاکمەکان مەلیک عەبدوڵای تاغوتە، لە سەردەمی ئەوە مەلیک حوسێنی تاغوت بوو یا بەشاری تاغوت بوو کە ئەو لەو دوو وڵاتە زیاتر مستەقر بوو. هەروەها لەسەر بۆ چوونەکەی شێخ ئەحمەد شاکر هیچی نەفەرمووە کە لە شەرحی عەقیدەی تەحاویە دوای ئەوەی ڕاڤەوان ئیبن ئەبی العیزی حەنەفی فەرموویەتی ئەگەر حاکم باوەڕی وا بوو کە حکمکردن بەوەی خوای گەورە ناردوێتی خوارەوە فەرز نییە و ئەو سەرپشکە لە جێبەجێکردن و جێبەجێ نەکردنیە یان بە سوکایەتیکردنەوە تێڕوانی کە ئەشیزانی ئەوە حکمی خوای گەورەیە، ئەوە کافرە چونکە کەوتۆتە کوفری گەورەوە. ئەمە قسەی ئیبن ئەبی العیزی حەنەفی لە شەرحی عەقیدەی تەحاویەکەیە. ئەمە لە دین و ئومەت کابرا ئەچێتە دەرەوە پێی. شێخ ئەحمەد شاکر ئاوا بەدوای ئەم قەولەیە ئەفەرمێ ئەمە وەکو ئەو حاڵەتەیە کە زۆر کەس لەم زەمانەیە پێوەی مبتەلا بوون، لەوانەی دەستور و یاسای ئەوروپایان خوێندووە لە پیاوان و لە ئافرەتانی گەلانی ئیسلامی کە خۆشەویستی ئەو دەستور و یاسا ئەوروپیانیان بە دڵات شووە و شەیدای بوون و بەرگری لێ ئەکەن و حکم و بڕیار و داوەری پێ ئەکەن و بڵاویەکەنەوە. شێخ ئەحمەد شاکر ڕەحمەتی خوای لێبێ باز لە کوفری ئەمانە ئەکاتەوە کە ئەمیش هەر لە شەرحی عەقیدەی تەحاویەکەیە هەیە. ئەلبانی ڕەحمەتی خوای لێبێ باسی لەمە هیچ نەکردوێتەوە لە سەر قەولەکەی ئەم دوو قەولەی بینیوە، یعنی قەولی ئیبن ئەبی العیزی بینیوە
و هەروەها قەولی ئەحمەد شاکریشی بینیوە هیچی لەسەر نەفەرموون واتە پێ ڕاست بوون ئیتر چۆن پێی وایە ڕێگای ڕزگار بوون لەو کافرە مرتەدە دەسەڵاتدارانە ئارامگرتن و پەروەردەکاری بەمەش پێچەوانەی جمهوری سەلەف بۆ تۆ کە فەرموویانە سەبر لەسەر حاکمی مسلمانە گیرێکە فسق و زوڵمیان لێوە دەرکەوتوێ ئەمما دەرکەوتنی کوفر لیانەوە ئەو وتمان کە قاضی عیاض و ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای لێبێ لە شەرحی سەحیحی مسلمە ئەفەرمون ئەوە ئیجماعی هەمویان لەسەر ئەوەیە کە شۆڕشکردن لە دژیان لەگەڵ هەبوونی هێز و توانایە بۆ لادان و ڕادانیان فەرزە پێشتر ئێمە زۆرمان باز لەم کۆڕایە کردووە کە قاضی عیاض و ئیبن حەجەر و ئەوانە نەقلیان کردووە هەردووکیشیان ئیجماعیان لەسەرەوە هێناوەتەوە کە شۆڕشکردن دژی حاکمی کافر فەرزە ابن حەجەر ڕەحمەتی خوای لێبێ هەر لە فەتح الباریە فەرمێ کۆڕا ئیجماعی ئومەت یعنی زانایان لەسەر لادانێتی لەسەر لادانی ئەو حاکمە کافرێ ئەگەر کوفری لێوە دەرکەوت ئەو کاتەش فەرزە لەسەر هەموو مسلمانێک ئەو کارە بکە ئیتر لەم قسەی ڕۆشنتر لەکوێ هەیە ابن حەجەر ڕەحمەتی خوای لێبێ لە شەرحی فەتح الباریە ئەم ئیجماعی نەقل کردووە کە ئەگەر حاکمە مسلمانەکە بەیعەتی درابوویە و بۆ ئەوە چوو بۆ سەر دەسەڵات کە ئەحکامەکانی قورئان و سونەت ڕاپەڕێنێ بەڵام ئەم کابرایە لە جیاتی ئەوە کوفرێکی بەواحی لێ دەرکەوت بە قەولیان بەکردار وەکو دەرکردنی یاسا و ڕێسایەکی مخالیف بە شریعەتی ئیسلام کە کردوێتی بە قانون ئەمە پێی کافرە بێتەوە کە ئیجماعی مسلمانان لەسەرەوەی لادان و ڕادانی ئەگەر دەسەڵاتیان هەبوو فەرزە لەسەر مسلمانان ئەمە لەکوێ کە ئەلبانی ڕەحمەتی خوای لێ بە باسیەکات سەبرگرتن لەسەر تاوان و زوڵمی حاکمی مسلمان و شۆڕشکردن بۆ لادان و ڕادانی حاکمی کافر ئەمە شتێکی ترن ئەمە ئیجماعەکە لەسەر ئەمەیانە ئەمە لە سەرجەمی فەرمودەکانەوە وەرەگیرە کە داوای جۆڕایەڵی و ملکەچی لە مسلمانان بۆ حاکمی مسلمانانەکەن بۆ نمونە لەو فەرمودانە ئیبن عەباس خوا لێیان ڕازی بێ بە مەرفوعی هەناوێتەوە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە حەدیثی صحیحی متفق عەلەیه فەرمێ من كره من أميره شيئا فليصبر فإنه من خرج من السلطان شبرا مات ميتة جاهلية هەر کەسێک شتێکی لە ئەمیرەکەی بینی کە پێی ناخۆش با سەبری لەسەر بگرێ چونکە هەر کەسێک لە دەسەڵاتی سیاسی شەرعی بستێک دوور بکەوێتەوە و بمرێ ئەوە مردنێکی جاهلیانە مردووە هەروها فەرمودەکەی لای ئیبن مەسعود کە ئەویش متفق عەلەیه کە بە مەرفوعی هێناوێتەوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی إنكم سترون بعدي أثرة وأمورا تنكرونها قالوا فما تأمرنا يا رسول الله قال أدوا إليهم حقهم وسلوا الله حقكم أفرمت دائما چشمكيشي دا صلاة شرپالي مالو سامان بينن كهركز بو خوي راچش زور شده بينن كنكولي ليكن بيتان ناخوشه به عرضيان كردي پیغمبري خوا فرمانت بچي بو هركسكمان اگر كوتينا او زمانو فەرمووی ئەوەی لەسەر ئێوەیە بیان دەنێ حەقی خۆیان بدەنێ ئەوەی هی خۆتانە و حەقی خۆتانە لە خوای گەورە داوا بکەن براکەم ئەمە لە تەقسیمکردنی غەنیمەتێکایە ئەمە لە بردننی بیرەنەوتێکایە بەڵام ئەمە ناکرێتە سەر کوفرێکی بەوە کە قانونێکی دەرکردو مخالیف بە شریعەتی ئیسلام ئەو هەموو قەوانینانەی کە ئێستا لە وڵاتی ئێمە ئاوا دەرکراون هەمووی مخالیف بە شریعەتی ئیسلام سێەم ڕیوایەتەکانی تریش وەکو ئەوەن کە وائیلی کوڕی حیجر و خاتو ئوم سەلەمە خوا لێیان ڕازی بێ جێڕاویانەتەوە ئەم فەرمودانە وەکو زۆر جارمان دووپات کردوتەوە یەکە خرێن و لەبەر ڕۆشنایی مەرجەکانی فەرمودەکەی عوبادەی کوڕی سامیتە خوا لێی ڕازی بێ لێکە درێنەوە تامانە گشتەکەی هەمویان ڕۆشن ببێ ئەمانە هەمووی چۆن ڕێسایەکیان بۆ قورئان داناو کە ئەفەرمون قورئان یوفەسیر بعضه بعضا ئاەتەکانە ببهێنیتە هەمووی لای یەکتری بۆ ئەوەی معنا گشتەکەت هەمووی دەرکێ و ئەحکامەکان بزانی چییە بەنسبەتی فەرمودەکانی پێغەمبەری خواشەوە عەلەیهی سەڵات وسەلام بەم شێوەیەن من کەریه من ئەمیریه شەیئەن کابرا لە ئامر مەفرەزەکەی سەبری لەسەر ئامر مەفرەزەکەی گرتو کە لە غەنیمەتە دەمانچەیەکی جوانیان دەستکەوت و دەمانچەکەی بۆ خۆی هەڵگرتووە کە ئەبوایە بیخاتە بەیتولمالەوە و تەقسیم بکرێ وەکو غەنیمەتەکە ئەمە شتێکە و دەرکردنی یاسا و ڕێسایەکی پێچەوانە بە شریعەتی ئیسلام کە تەحەکوم لە مزگەوتەکان هاکە مزگەوتەکان دائەخە کە بە بەیتولمالی مسلمانان دروست کراوە بە زەکاتی مسلمانان حاکم و
ملحد و مرتدێکی کردووە وەزیری ئەوقاف هەرەمە ئەو تەعینی کردو و متابعەشیەکە. ئەو هەموو قەوانینانەی کە دەری کردوون لە مسادرەکردنی ماڵی مسلمانانە، ئەو هەموو قانونانەی کە دەری کردوون لە پێشێلکردنی مافی ئینسانی مسلمانە لە کوشتن و لە ئەشکەنجەدان و زیندانکردنیانە، مەحرومکردنی ماڵ و مناڵیان لە سایەیان، لە ڕەنجیان، لە ڕزقیان، ئەو هەموو کوفرە بەواحەی کە کردویانە دەربارەی هێنانی هێزی دەرەکی بۆ سەر ئەهلی ئیسلام، قورئان سووتاندن و ئیهانەکردنی مسلمانان و کوشتن و اغتیالکردنی عولەماکان، برامانە کوێیان فڕیان بەسەر ئیسلامەتیەکەوە ماوە. ئەبێ هەموو ئەو فەرمودانە بێنرێنەوە تەماشا بکرێت لەگەڵ فەرمودەکەی عوبادەی کوڕی سامیتە کە تەماشا بکرێ بزانین و ئەلا نونازع الأمر أهله إلا أن تروا كفرا بواحا، بزانین کوفرە بەواحەکە دەرکەوتووە یاننا وعندكم من الله فيه برهان، دلیلیشمان لە قورئانەکەیە هەبێ. ئەمە حەدیسەکەی عوبادەی کوڕی سامیتە خوا لێ ڕازی بێ کە حەدیسی متفق عەلەیهیە، هەموو جارێکیش پێویستە تکراری کەینەوە بۆی زیاتر لە مێشکمان بچەسبێ. فأفرمي دعانا النبي صلى الله عليه وسلم فبايعناه فقال فيما أخذ علينا أن بايعنا على السمع والطاعة في منشطنا ومكرهنا وعسرنا ويسرنا وأثرة علينا وأن لا ننازع الأمر أهله إلا أن تروا كفرا بواحا عندكم من الله فيه برهان. بيغمر إخوة صلى الله عليه وسلم بانجي كردين ئێمەش بەیعەتمان پێدا لەو پەیمانەی لێی وەرگرتین ئەوە بوو کە پەیمانی جۆڕایەڵی و ملکەچی بدەینێ لە هەموو حاڵەتێکی چست و سستیمانە، لە خۆشی و ناخۆشیمانە، کە هەمیشە بەرزی و بڵندی ئیسلام پێش بەرژەوەندی خۆمان بخەین، شەڕەپاڵ لەسەر دەسەڵات نەکەین مادام لە دەست کەسانی شایستەی خۆیان بێ. فەرمووی مەگەر کوفرێکی زەق و ئاشکرای لێوە ببینن کە بەڵگەی کوفرێتیەکەیتان لە دینەکەی خوادا هەبێ. ئەم فەرمودەکانی سەبر و ئارامگری سنووردارەکە لە گشتی و ڕەهایی و ئایانکا بە تایبەت و خاوەن مەرج. سەبرە گیرێ مادام بە مسلمانی مابن، شۆڕشیان دژەکرێ مادام کافر بووبن، ململانێ و شەڕەپاڵیان لەگەڵا ئەکرێ مادام کوفری زەقیان لێوە دەرکەوتو. کوفری زەق و ئاشکرا کە تەویل ناکرێ وەکو حکومکردن بە غەیری دینی خوای گەورە. بوخاریش ڕەحیمەهوڵڵا ئاماژەی بەمەداوە کە ئەو ڕیوایەتانەی ئیبن عەباس و ئیبن مەسعودی هێناوەتەوە پاش هەمووانیش فەرمودەکەی عوبادەی کوڕی سامیتی خوا لێ ڕازی بهێناوەتەوە کە لە هەمان جێگای صحیحەکە لە باب الثانی لە کتاب الفتنە هێناوێتەوە. وە بەو تەسەلسولەش بۆیە ئێمەش وتمان پێویستە فەرمودەکان هەمویان بێنیتەوە لە بەرتیشکی فەرمودەکەی عوبادەی کوڕی سامیتە تەماشای بکەیت بۆی ئەحکامەکانی لە بەرچاوت بێ و بڕیارەکان بزانی چۆن. کەوابوو ڕێگای ڕزگاربوون لە کوفری حاکمە مرتەدەکان شۆڕشی چەکدارانەیە دژیان کە بە کۆڕا بە ئیجماعی شەرعەناسانی ئومەت لەسەر مسلمانان فەرزە مادام بتوانن. ئەمە ڕێگای ڕزگاریە، نەک ئەوەی کە شێخی ئەلبانی ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ تەنها پەروەردەکاریە. شێخی ئەلبانی باڵی بەڵگەکەی نەویە بەرامبەر باڵی بەڵگە شەرعەکان و کۆڕای ئومەتەکە کە قازی عیاز و ابن حەجەر نەقڵیان کردو کە ئەگەر حاکم لە وڵاتی مسلمانانە مرتد بوو تەماشای ئەو حاڵەتە نەخوازراوانە ناکرێت کە لە شۆڕشکردنا لە دژی دروستە بێ وەکو کوشتن و برینداربوونی مسلمانان و دیلبوون و نەمانی سەروەت و سامان و ئەو جۆرەشتانە، چونکە هیچ خراپەیەک ناگاتە خراپی کوفر و بێدینی و پاشگەزکردنەوەی مسلمانان لە دینەکەی خوای گەورە. وەکو خوای گەورە فەرمێ والفتنة أكبر من القتل، لە دین هەڵگێڕانەوەی مسلمان گەورەترە لە کوشتنی. زانایان و شەرعناسان ڕایان لەسەر ئەوە کۆیەکە پاراستنی دین پێش پاراستنی گیان و پاراستنی زەروراتەکانی ترە. بۆیە مسلمان ڕۆحی خۆی فیداکە بۆی دینەکە بمێنێ. ئێستا دینەکە ئەفەوتێ و مسلمانان سەلامەتن. پێشتر قەولی شێخ الئیسلام ابن تەیمیەمان هێنایەوە ڕەحمەتی خوای لێ بە کە فەرمووی خوای گەورە ڕێی بە کوشتنی کەسانێک داوە کە چاکسازی ژیانی خەڵکەکە ئەیخوازێ. وەکو خوای گەورە فەرمێ والفتنة أكبر من القتل، بێدینی و لە دین هەڵگێڕانەوە لە کوشتن خەتەرترە، خراپترە و گەورەترە. کوشتن کە خراپەکاری و کارێکی ناپەسەندە لە بەراوردکردنیا بە فیتنەی کافران و پاشگەزکردنەوەی مسلمانان لە دینەکە خراپەکاریەکەی ناگاتە خراپەکاری ئەمیان. کوشتن و نەمانی نەفسی ئینسانەکە گەورەیە، بەڵام بچووکە قیاز لەسەر
هەبوونی ئەو کوفرە گەورەیە، چونکە خراپە و ناپەسەندی و بەدی فیتنەی بێدینیکردنەکە زۆر لەوە گەورەترە و زۆر دژوارتری شەوکو ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ لە مەجموعی فتاوە لە مجلدی 28 لە لاپەڕە 355 ئەمەی شەرح کردوتەوە ئاوا فەرمووی. ئەوەی کە شێخی ئەلبانی ڕەحمەتی خوای لێبێ لە کتێبەکەیە لە الحەدیث حجة بنفسه لە لاپەڕە 97 ئەفەرمێ ئێمە ئێستا لە تواناماندا نییە لەو سیستمە کوفریانە بدەین، ئەبێ ئەوەی بەدوادا بکە لە کاتی نەکردنی جیهادا لەبەر بێتوانایی خۆ ئامادەکردنەوەکە بۆ جیهادە بێتە فەرزی عین، چونکە خوای گەورە فەرمێ واعیدوا لەهم ما استطعتم من قوة. ئەمەش ئەوەیە کەم ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ لە کاتی نەمانی هێز و توانای جیهادکردنەکەیە ئامادەکردنەوەکەی هێز و تواناکە ئەبێتەوە بە فەرز لەسەر مسلمانان، هەروکو لەو مجلدی 28مە لە لاپەڕە 259 باسی کردوتە. یعنی کە فەرمێ کاتی سقوطه للعجز، يعني بسبب بێدەسەڵاتی و نەتوانین جیهادەکە لە سەریان نەما، ئەو کاتە ئیعدادەکە فەرزە بێتەوە لە سەریان، ئەنجا ئامادەکردنی هێزەکە لە سەریان فەرزەکرێتەوە. هێزیش چەکە نەک پەروەردەکاری وەکو شێخی ئەلبانیە فەرمێ، چونکە عوقبەی کوڕی عامر خوا لێ ڕازی بە بە مەرفوعی جێڕاوێتەوە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام وەکو لە صەحیحی مسلمە هەیە لەسەر منبەر بوو سێجار فەرمووی ئەلا ئین القووەتە الڕەمی ئەلا ئین القووەتە الڕەمی ئەلا ئین القووەتە الڕەمی، یعنی هێز تیرەندازیە، یعنی چەک بەکارهێنانە. شێخی ئەلبانی خۆشی ئەزانێت کە هێز توانای بەکارهێنان و چەک و چەکداریەکەیە. لە شەرحی فەرمودەی بوعثت بالسەیف بەین یەدەی الساعة کە لە کتێبی الحكم الجديرة بالإذاعة أو كتابي ابن رجب حنبلي رحمة خوالي به شيخي ألباني بناوي المستقبل للإسلام فرمه قماني تيداني أما قصي شيخي ألباني رحمة خوالي به كلو كتابها لبيشتي أو كتابا نسيبتي كتابة كناوي الحكم الجديدة بالإذاعة جديرة بالإذاعة هي ابن رجب حنبلية شيخي ألباني رحمة خوالي به توجينوي فرمودكاني كردو تشاب كراوة لدار مرجان لم كتابها لمقدمة أم كتابها شيخي ألباني رحمة خوالي ببناوي المستقبل للإسلام أفرمي قماني تيانيا أو بلاوبون وبرفراواني إسلام كلام فرمودة دا هاتوا أو أخوازك مسلمانان جاريكي تر لروي مادي ومعنوي وشكيانو بهيز ببنو تابتوانن بسر هيزي كفر وطغيانا ظال ببنو كوتاي کەوابوو لە کاتی نەمانی هێز و توانادا خۆ ئامادەکردنەوەکە ڕێگای ڕزگاریە نەک پەروەردەکاری. خاڵێکی ترەوەی کە شێخی ئەلبانی ڕەحمەتی خوای لێبێ کە ئەفەرمێ کە شۆڕشکردن بە چەک دژی حاکمەکان هەر خەیاڵاتێکە و لە بیرروهۆشی هەندێک کەسا دروست بووە و ڕاست نییە و ئەمە بەڕاستی شتێکی ناڕەوایە. شۆڕشکردن بە چەک دژی حاکمەکان خەیاڵات نییە، شوێنکەوتنی سیرە و سنەتی پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وسەلام وەکو لە فەرمودەکەی عوبادەی کوڕی سامیتە هاتووە وألا ننازع الأمر أهله إلا أن تروا كفرا بواحا عندكم من الله فيه برهان. ألا ننازع الأمر أهله يعني شەڕەپاڵیان لەگەڵا بکەین و هەتایان هێنینە خوارەوە حاکمێکی مسلمانە خێنە شوێنیان. ابن كثير رحمة خوای لێبێ لە تەفسیریە و ئایەتەیە أفحكم الجاهلية يبغون أفرمي شما حكم جاهليتي أنا أو أخوي جورا فرمي أفحكم الجاهلية يبغون ابن كثير جا فرمي خواي پروردگار بسر سامية والنكولي لو أكاك كسيق لحكم خواي جورا كهمو خير وشاكيشي لخو قرتو برهلصي لهمو خرافة يكردوا لما ولا بدا بوراو بوچونو هوا هوسو زاراوي كسانك اللديد وحزي خوايانو دايان رشتوا بيئوي پشتيان بحكميشي خواي بستبه تا ئەگاتە ئەوەی یعنی ابن كثير کە ئەفەرمێ هەر کەسێک لەوانە ئاوا بکە بە تەئکید کافرە و جەنگ بەرامبەری فەرزە تا ئەگەڕێتەوە سەر حکمی خوای گەورە نە لە زۆر و نە لە کەمە لێی لا نادات و تەنها بەو حکمەکە. ئیتر چۆن شێخی ئەلبانی ڕەحمەتی خوای لێبێ شۆڕشی چەکداری دژی ئەو تاغوتانە بە خەیاڵاتی هەندێک کەس ناوزە دەکە، چۆن پێی ڕەوایە بەبێ ئامادەکردنی هێز و بەکارهێنانی چەک ئەو تاغوتە مرتەدانە
هەر بە پەروەردەکردنەکەمان ئەتوانین لایەن ببین کە قاضی عیاض و ابن حەجەر ئیجماعی ئومەتەکەیان لەسەر فەرزێتی لادانی حاکمی کافر نەقل کردووە. باشە ئێمە لەو ناوە بکەوینە ژێر ئەوە کە ئیجماعی ئومەتەکە لەسەر ئەوەیە کە ئەبێ ئەم کافرە مرتەدانە لا بدەین، ئەلبانیشە فەرمێ بە پەروەردەکردن لایەنە بین. باشەوە ئەو هەموو خەڵکەمان بوو بە مەدخەلی، هەموو یەکێتەوە بەردەسی مەلا بەختیار و کەریم سنجاری و تاغوتانێکی تر، هەموو ئەوەی تەحەکومەکە لە ئیش و کاریانان لە مزگەوتەکانە ئەوقافی ئەم مرتەدانێ، هەمووی ئەوەی کە ئەتوانێت تەحجیمیان کە و ئیجازەشیان لێ بسەنێتە وەزارەتی داخلی ئەو مرتەدانێ، کە ئەتوانێت زیندانیشیان بکەن هەمووی دەسەڵاتە داپڵۆسینەکانی دژە تیرۆر و ئاسایش و ئەوانی تر. چۆن نەکرێ ئەمانە ڕاوەستاندنی ئەم تۆغیانە چۆن نەکرێ بە پەروەردەکرد. خاڵێکی تر کە ڕەدی پێدەینەوە لە ئەلبانی ڕەحمەتی خوای لێ، کۆدەتای سەربازی جۆرەکە لە جۆرەکانی شۆڕشی چەکداری دژی تاغوتان کە حکمی کوفرینیان بەسەر ئومەتەکەیان چەسپاندووە. ئەمەش فەرزە. ئیتر چۆن شێخی ئەلبانی ڕەحمەتی خوای لێ بە فەرزی شەرعی بە بیدعەی سەردەم وەسفەکە. کۆدەتای سەربازی داهێنانێکی نوێی ئەم زەمانە نییە وەکو ئەوە فەرمێ. نەخێر لە ژیانی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم ئەمە ڕووی داوە. کاتێک فەیروزی دەیلەمی خوا لێ ڕازی بە چەکدارانە چووە سەر ئەسوەدی عەنەسی کەذاب کە خۆی بە پێغەمبەری خوا دانابوو، خەڵکێکی زۆری لە خۆی کۆ کردووەوە، واتە ئەسوەدی عەنسی. فەیروزی دەیلەمی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ بە نهێنی گەیشتە ئەسوەد و کوشتی. پێشتر باسی ئەم ڕووداوەمان کردبوو کە ئیبن کەثیر ڕەحمەتی خوای لێ بێ ڕیوایەتی کردووە لە البدایە والنهایە لە مجەلەدی شەشەم لە لاپەڕە 307ەوە باسی کردووە. ئیبن کەثیر ئەوەی هێنابوو بە تەفسیل کە چۆن ئەمانەوەکو مەفرەزە و ڕۆژتیشن و انقلابێکی عەسکەریشیان بەسەر ئەو تاغوتەیە کرد و ئەسوەدی عەنسییان کوشت و جەماعەتەکەشی هەمووی تەفرەقیان تێک. نمونەی تریش لە باسی بەیعەتە لەسەر ئەم حاڵەتە هەیە و هێنابوومانەوە پێشتر کە هەمووی شۆڕشی چەکدارانەیە و دژی حاکمی کافر و مرتد بووە ئەنجام دراون کە لەو 300 چاکەی سەلەفیشە ڕوویان داوە، هەمویان بە کۆدەتای سەربازی ئەچوێنرێن کەوابوو کە فەرموویەتی کۆدەتای سەربازی بیدعەیەکی داهێنراوی سەردەمە قسەیەکی تری بێ بەڵگەیەتی هەوڵشی داوە بیشەرعێنێ بەوەی کە فەرموویەتی شۆڕشی چەکداری پێچەوانەی ئەو دەقە شەرعیانن کە فەرمانەدەن بە گۆڕینی ناخی خۆ، کە ئەو ئاەتەشی بە دوایە هێناوەتەوە کە بۆی نابێ بە دەلیل إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. بەڵێ بە تەئکید ئەمە گۆڕانکارێک لە ناخی خۆمانە پێویستە ببێ، گۆڕانکارێک لە واقعی خۆمانە پێویستە بێ. گۆڕانکارێکی ناخی خۆمان ئەوەیە کە ئیماندارەتی و لایەنی شەرعی و ئیعدادی ئیمانی و شەرعی بە تەواوی چاکین و غیرەت و جوامێریمان بجوڵە بۆ دینەکە و واقعی خۆمان بە سیفەتی ناو مسلمانانی ژوا بگۆڕین کە هێزی ئیمان و هێزی ڕیز و کۆمەڵکاری و هێزی چەکداریشمان ئەوەندە ببێ بتوانینەوە تاغوتانی پێلا بدەین و حاکمێکی مسلمان بخێنە شوێنی خۆی. کەوابوو ئەوە دیارە ئەو ویستێتی لاوەکی ئەم ئاەتە بکاتە بەڵگەی دید و هەڵوێستە بێ بەڵگەکەی خۆی. ئەمە جوان نییە، تیرەکەی چیغی کردو و پەڕی دەکەوتووە. شۆڕشی چەکداری کە جیهادە لە پێناوی خوایە ممارەسەکردنی بەشێکە لە گۆڕانکاری خۆمان، چونکە هەموو ئەو زەلیلی و بێدەسەڵاتی حاکم و مرتەدەکان بەسەر مسلمانانە هێناوە لەبەر نەمانی هێزی جیهادیانەی مسلمانەکان بووە کە ئەمیشیان لەبەر خۆشەویستی دنیا و بغزاندنی مردنیان بۆ وایان لێ بەسەر هاتووە. مسلمانان لەو بارودۆخیان قوتار نابن تا نەگەڕێنەوە سەر جیهادەکە. ئێمە خۆمان ئەم واقعەمان بینیوە لە بزوتنەوەی ئیسلامی کە دەسەڵاتە چەکداریەکەمان نەما ئەو کاتە زەلیل کەوتین. چێ وێرە ئەو کاتە ئەوقاف بگۆڕێ؟ ئەوقاف بەدەست مەلا محەممەدەوە بوو، مەلا محەممەدی کوڕی مامەسا مەلا عومەر. ئێمە ئەو کاتە دەسەڵاتمان هەبوو، لیژنەی فتوامان لە هەموو شار و شارۆچکەکانە هەبوو، کەس ناچوو بۆ دادگا. کەوابوو نەمانی جیهادەکە، نەمانی هێزی چەک بەدەست مسلمانان و سەبەبی زەلیلکردنە. بۆیە تاغوتانیش بە هەموو شێوەیەک هەوڵدەن مسلمانان تەنانەت دەمانچەیەکیشیان لە ماڵەوە نەبێ. مسلمانان پێویستە ئەو دید و هەڵوێستیان بگۆڕن کە گەیاندونیەتە ئەم زەلیلی و ژێردەستەیە. ئەمەش بە خۆیەک لاکردنەوەیانە بێ بۆ خوای گەورە کە ئەبێ بە جانی بەرپرسێتی قیامەتیانەوە و لەبەر خاتری ڕەزامەندی خوای گەورە جیهادێک بەرپا بکەن کە واقعەکەیان بگۆڕێت و دەسەڵاتێکی شەرعیانەی پێدا بمەزرێن.
هەروەکو لەو دوو فەرمودەیە دەرەکەوێت کە سەوبان و ئیبن عومەر خوا لەیان ڕازی بێ جێڕاوێنێتەوە. سەوبان کە خزمەتکاری پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەڵات وەسەلام ئەجێڕێتەوە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی. حەدیسەکە ئەبوو داود جێڕاوێتەوە، هەروەها ئەحمەد و ئەلبانی ڕەحمەتی خوای لێبێ لە سلسلەی ئەحادیسی صەحیحە ژمارە 658 داوەتێ کە زۆر جارمان هێناوەتەوە ئەفەرمێ: يوشك أن تداعى عليكم الأمم، للروايات تريا تتداعى عليكم الأمم من كل أفق كما تتداعى الأكلة على قصعتها. قلنا من قلة بنا يومئذ؟ قال لا، أنتم يومئذ كثير ولكنكم غثاء كغثاء السيل، ينزع الله المهابة من قلوب عدوكم ويجعل في قلوبكم الوهن. قيل وما الوهن؟ قال حب الحياة وكراهية الموت. الرواية كان طبعا بألفاظ تر لمنو بيستوتانا سبب كي هبوني الروايات جوازك جا رواية بدقك أبو داود جراومته، جا رواية أوي إمام أحمد جراومته، بلا مهمة ويتو بزاني كالسلسلة أحاديث صحيحة هي و لوش الدنيا بلويك سندكي صحيح. أفرمي الزمانك ديتو نزیکە کە ئومەتان لە هەموو لایەکەوە دابارێنە سەرتان و دەمتان تێژەنن، هەروەکو کە کۆمەڵە بخۆرێکە کەونە سەر لەگەنە چێشتێک. عەرزمان کرد یعنی پێمان وت ئەی پێغەمبەری خوا ئەوە لەبەر ئەوەیە کە ئێمە لەو ڕۆژەیە ژمارەمان کەمە بێتەوە، فەرمووی ئێوە لەو ڕۆژەدا زۆرن. لە ڕیوایەتی ترا فەرمی ئەنتم یەومەئیذ کەثیر ولكنكم غثاء كغثاء السیل. ئێوە لەو سەردەمەیە لەوێ ڕۆژەیە زۆرن، بەڵام ئێوە وەکو کەف و پوش و پەڵاشی سەر ئاوان کە لافاو هێناوێتی کۆتەرەدار و تەختە و چیلکە و پوشکە و کیسە نایلۆن و ئەنواع وەشکاڵ، ئێوە ئەلەوانە ئەچن. بۆیە فەرمێ وەکو پوش و پەڵاشی سەر لافاوە بن، سام و هەیبەتتان لە دڵی دوژمنانتانە نامێنێ و لاوازی ئەخزێتە دڵ و دەروونتانەوە. عەرزیان کرد لاوازیەکە چی ئەی پێغەمبەری خوا؟ فەرمووی خۆشەویستی دنیا و بغزاندنی مردن. بسببی ئەم خۆشویستنی دنیایەیە کە ئەو خەڵکە مسلمانە لەو کوردستانە کە هەموو شوێنێکی شوێنی حربی عیساباتە، شوێنی شەڕی پارتیزانیە، ئەو شاخە سەختانەی 200 کەسی پێوە بێ بە 2000 کەسیش ناتوان نزیکیان بکەونەوە. ئەو هەموو تۆپ و کیمیاوی وای کرد کە پێشمەرگەش تەنانەت دوای کیمیاویەکەش پێشمەرگە لەو ناوچانەیە هەر بمێنێت. بەڵام ئەوە مسلمانانەوە خۆیان زەلیل کردووە کە ناتوانن 50 کەس بچێتەوە ئەو شاخە و پێکەوە هاوکاری بکەن و 1000 کەسی ژارمەتی دەریان بێ لە شارەکان. ابن عمر خوا لێیان ڕازی بێ جێڕێتەوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی: إذا تبايعتم بالعينة وأخذتم أذناب البقر ورضيتم بالزرع وتركتم الجهاد سلط الله عليكم ذلا لا ينزعه حتى ترجعوا إلى دينكم. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام فرمي لم حديث شاكا أبو داود روايتي كردوة سندي حسنة وشيخي ألباني رحمة خوالي بالله صحيحي ترغيب وترهيبة 1689 ولا سلسلة أحاديث صحيحة ژمارە 11 داوەتێکە بە صحیح ناساندوێتی ئەفەرمێ: ئەگەر کەوتنە سەودا و مامەڵە یعنی بازرگانی، ئەگەر دەستان بە کلچی گاگەلەوە گرت یعنی شوانی، ئەگەر بە چاندن ڕازی بوون یعنی کشت و کاڵ، ئەگەر جیهادەکەشتان وەل کرد یعنی تەرکتان کرد و واستان لێنە، بە تەکید خوای گەورە زەلیلیەکتان بەسەرە ئەهێنێ کە قوتارتان ناکات لێی هەتا نەگەڕێنەوە سەر دینەکەتان. ئاشکرایە کە مەبەستی هەتا نەگەڕێنەوە سەر دینەکەتان یعنی هەتا نەگەڕێنەوە سەر جیهادەکەتان. ئەجینا خۆ خەڵکی کە بووە بە شوان و بە جوتیار و بووە بە بازرگان و خوانە بەسەر ئەهلی دینەکە هەر ماون، ئیماندارن مسلمان و نوێژ و تاحەت و عیبادەتیان ماوە، بەڵام کە ئەفەرمێ هەتا نەگەڕێنەوە سەر دینەکەتان یعنی هەتا نەگەڕێنەوە سەر جیهادەکەتان، چونکە ئاماژەی بۆ بێدینی بوونتیان نییە. مەسەلەکەشی لەسەر جیهادەکەیە. برای مسلمان ئەبینی هەردوو فەرمودەکە ئەوە سەلمێنن کە وەلکردنی جیهاد هۆکاری زەلیلی و ژێردەستەی مسلمانان. چارەسەری ئەمەش هاتنەوە سەر جیهادەکەیە، بە تایبەتی فەرزی عین کە جیهادە دژی تاغوت و ملهوڕانی حکمی کوفر کە بەسەر مسلمانانە سەپێنراون. گەڕانەوە بۆ جیهادەکەش بەشێکە لە گۆڕانکاری خۆمان، نەک پێچەوانەی دەقە شەرعیەکان وەکو شێخی ئەلبانی ویستوێتی بیچەسپێنێ. گۆڕانکاری خۆ هەر بە پەروەردەکاری نابێ یان هەر بە وەرگرتنی زانستی شەرعی نابێ، وەکو شێخ تەکیدی لێ کاتە و
ناوێنە ڕێگای ڕزگاری بوون. ڕێگای ڕزگاری ئەو جیهادەیە کە شێخی ئەلبانی نەفی و نکوڵی لێکە. خاڵێکی ترەوەیە کە ئێمەش لەگەڵ شێخی ئەلبانیان کە هاوڕاین کە ئەبێ گۆڕانکاری خۆمان مابل ئەنفوس لە خۆمانەوە دەست پێ بکە. پێویستە گۆڕانکاریە کە خوا فەرمانی پێداوە لە ناخی تاک و ناواخنی کۆمەڵگە مسلمانەکە و ممارەسە بکرێ تا خوای گەورە وەرمان بگرێ. تۆبە بکەین و سەرڕاستانە پابند بین بە دینەکەیەوە. اینجا شایانی ئەوە ببین کە بە ڕەحمەتی خۆی ئەو زەلیلی و ژێردەستە ئێمان لەسەر لادە. ئەمەمان لە بنەماکانی دیدڕوونی لە بنەمای پێنجەمە یا ڕێسای پێنجەمە باس کرد. بەڵام ئەو خاڵانەی کە لەگەڵ شێخە هاوڕانین لەم نقطەیە ئەمانەیە. یەکەم، ئەلبانی ڕەحمەتی خوالی بە شۆڕشی چەکدارانە کە جیهادە بە پێچەوانەی گۆڕانکاری خۆ ئەبینێ. ئێمە ئەڵێن خودی جیهاد گۆڕانکاریەکەی خۆمانە. ئێمە کە گۆڕانکاری خۆمان دەست پێەکەین لە زمنیشیا ئەبێ جیهادەکە بکەین، قووەت و هێزی چەکداریەکەش پێیا بکەین و کۆمەڵکارانەش ریزێکی پتە و دروست بکەین، بەرەیەکی بە هێزمان بێ هەتاکو بتوانین زاڵ بین بەسەر هێزی مرتەدەکانە. دووهەم، ئەلبانی پێی وایە تاکە ڕێگای ڕزگاری زانست و پەروەردەکاریە. ئەمەش بە پشتیوانی خوای گەورە دوای ڕەدی لێ دەینەوە کە دێنە سەر دوای باسکردنی ڕێساکانی دیدڕوونی دێنە سەر ڕەد لە هەردوو ئەم خاڵش کە نەهەبوونی زانستی شەرعی مەرجە بۆ جیهادکردن، نەپابندبوونی تەواو بە ئیسلامەکەوە. چونکە جیهاد لەسەر جاهیل و فاسقیش فەرزە، هەروەکو کە لەسەر زانا و پیاوچاک و ئەهلی تەقوا فەرز. کە جیهاد بوو بە فەرزی عین و توانە هەبوو بکرێ، ناشە لە بەر وەرگرتنی زانستی شەرعی دوا بخرێ. چکە وەرگرتنی زانستی شەرعی و پیاوچاک بوون مەرجی جیهادکردن نین، وەکو ئیبن قودامەی مەقدیسی ڕەحمەتی خوای لێبێ لە مجەلەدی هەشتەمە و هەروەها فوقەهاکانی تر هەر یەکێک لەوانە لە بابی جیهادە کە باسییان کردووە جیهاد لەسەر چێ فەرزە. کە نۆ سیفەتە بۆ فەرزی کیفایە، 6 فەرزیشە بۆ فەرزی عین. ئەوانەمان هەموو کاتی خۆشی بە تەفسیل باس کردو، هەر کەسێکیش بێ تەفسیلی ئەمانە بزانێ هەمووی لە کتێبە فقیەکانە هەیە لە بابی جیهادە هەموو باسییان لەمانە کرد. ئەگەر جیهادەکە تەنها لە ژێر ئاڵای ئەمیرێکی فاجری شابێ، بەرپاکردنەکەی هەر پێویستە با ئەمیرەکە خۆشی فاسق بێ، یا لەگەڵ کۆمەڵک سەربازی گوناحکارە بێ. ئەمیر و سەربازی پیاوچاکمان نەبوو، ئەگەر هەر ئەوەمان هەبووەکو ئەو معسکەرەکە ابن تەیمە ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ یان لە ئەمیر فاسد نییە یان لە عسکەر کەثیر الفجور، کە ئەگەر بەمانە جیهادەکەمان بۆ بکرێ و تاغوت و کوفری والحادی ئەوان ڕادەین پێویستە لەسەرمان بیکەین. ئەبێ جیهادەکە لەگەڵ ئەمیر و سەربازە فاجرەکانە بکرێ، چونکە گرتنەبەری خراپەیەکە لە پێناوی لادان و ڕادانی خراپەیەکی تری دژوارتر و گەورەتر و گرنگتر و کاریگەرتر کە بەرەنگاربوونەوە و لادانی حکم و حکمی کافران و دەسەڵاتیانە کە بەسەر کۆمەڵگە مسلمانەکەوەی. ئەمەش کە ئیمام ابن تەیمە ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ ئەمە مەذهەبی ئەهلی سونەت و جەماعەت. ئیمام ابن تەیمە ڕەحمەتی خوای لێبێ لە مەجموعی فتاوای لە مجەلەدی 28 لە لاپەڕە 506 بە تەفسیل باسەکە ئەفەرمێ لەبەر ئەوەیە لەسەر ئەم نقطەیە کە وتم کە ئیمام ابن تەیمە ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ یان ئەمیرێکی فاسد نیەیە یان عسکەر کەثیر الفجور. ئەفەرمێ لەبەر ئەوەیە کە لە ڕێسا و بنەماکانی ئەهلی سونەت و جەماعەت ئەوەیە کە جیهاد لە ژێر ئاڵای ئەمیری پیاوچاک و پیاوخراپە ئەکرێ، چونکە خوای گەورە ئەشێ ئەم دینەی بە پیاو خراپێک سەر بخە یان بە خەڵکانێک کە پشکی پاداشی قیامەتیان کەمە یان نایان بێ بیاقوام لا خەلاق لەهم، وەکو کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ڕوونی کردوتەوە. ئەگەر جیهادەکە هەر لە ژێر ئاڵای ئەمیرێکی پیاو خراپە ئەبوو بکرێ یان لەگەڵ کۆمەڵێک سەربازی گوناحکارە ئەلوا، حتمەنە بێ یەکێک لەو دوو ئیختیارەکەی بەردەم بژیرێتە بەر، یان جیهادەکەیان لەگەڵا ناکرێ ئەوەش لاواز بوون و تێکشکانە، چونکە بەرامبەرانیان حتمەن ئەبنە دەسەڵاتدار، ئەبنە حاکمی سەر مسلمانان کە زیان و دژواری و کاریگەریان لەسەر دین و دینداری زۆرترە بێ، یان ئەوەیە کە جیهادەکەیان لەگەڵا بکرێ بەمەش خراپە زۆرەکە ڕاگیرێت و بە سەبرگرتن لەسەر ئەمیرە خراپەکە یان بە سەبرگرتن لەسەر سەربازە گوناحکارەکان و لەم حاڵەتەشیانە کە زۆرترین دروشمی دیندارێت یەکە ممارەسە ئەکرێ و زۆر لە ئەحکامەکانی شەریعەتی ئیسلامی ئەچەسپێنرێ وەکو زمانی بزوتنەوەی ئیسلامی، کە هەرچەند الحەمد لە ئەمیرێکی ئەهلی تەقوا و دینداریشمان بەسەر بوو مامەسە مەلا عوسمانی بەڕێز
ئەگەر عسکەرەکەشمان بە فەزلی خوای گەورە وهاش نەبوون کە کەثیر الفجور بن، بەڵام باشە مانەوەی بزوتنەوەی ئیسلامی و پشتگیری کردن و بەهێزکردنی باشتر بوو یان نەمانی و زاڵبوونی پارتی وێچێتی تاغوت و ملحید و مرتد و کافر. ئەنجا ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ نەک لە حاڵەتی زاڵبوونی دوژمنان و باڵا دەستبوونی حکمی کافران. ئەمەش فەرزەکەیە کەوابوو هەرە فەرمێ کەوابوو پشتگرتنی ئەمیری فاجر و جیهادکردن لەگەڵیدا یان سەرخستنی سەربازە فاسقەکان و بەشداربوون لە جیهادەکەیانە ڕاست و ڕەواترە وەک لەوەلکردنیان، مادام بەرەیەکی تر بە ئەمیرەتی پیاوچاچێک یان لەگەڵ سەربازانێکی تەقواکاران نییە، زۆرینەی ئەو جیهادەی کە لە دوای زمانی خولەفای ڕاشیدینەوە کراوە هەر لەم جۆرە حاڵەتانە بووە. یانە فەرمێ ئەوەی کە ڕوویدا لە دوای خولەفای ڕاشیدینەوە هەراوا بوو. یەکەم جار پیاوانێکی تابعینیان بڕێەوە، پێشتر سەعدی کوڕێ بێ وەقاز و بەرەو ڕۆژهەڵات هات، دوای بوو بە قوتەیبەی کوڕی مسلیمی باهیلی، دوای بوو بە خەڵکانێکی تر کە نەتابعین بوون و نەسەحابەش بوون، غەنیمەتیشیان بۆ خۆیان هەڵەگرت یا زوڵمیان لە ڕەعیەتە کەشە کرد. کەوا بوو ئەبێ ئەمە ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بکە ئاوا فەرمێت لە دوای خولەفای ڕاشیدینەوە هەر ئاوا بووە و ئەو ئومەتەش هەمووی پشتگیری ئەوانیان کردووە و لە زمانی عوسمانیەکانی شاوا بوو. سوڵتان مرادی چوارەم کابرایکی نەخوێنەوار بوو، 19 کوڕ و کوڕەزا و کچەزا و ئەولادەکانی خۆی کوشت بۆی کەس نەبێ بە سوڵتان لە شوێنی خۆی، بەڵام هەر ئەم سوڵتان مرادە نەخوێنەوارە بوو کە ئومەتەکە بە دوایە هاتبوو دووجار هجومیان هەنایە سەر ڤێننا بۆ پایتەختی نەمسا کە من خۆم چوومەتە ئاخر شوێن کە کەنیسەیەک بکرا بوو بە مزگەوت دوایی کردیانەوە بە کەنیسە. خاڵێکی ترەوەی ئەگەر جیهادکردنمان بۆ نەدەلوە ئیلا لەگەڵ کۆمەڵێکی بیدعەتیانە بێ، فەرزەکە ئەوەیە کە جیهادەکە بکرێ، ناڵێن جیهاد ناکەین چونکە بیدعەتین، ناڵێن تا بیدعەکە واز لێ نەهێنن جیهادەکەیان لەگەڵا ناکەین، ئەوە هەڵەیە، جیهادەکەشیان لەگەڵەکەین و هەوڵی پوچەڵکردنەوە و گۆڕینی بیدعەکەشیان نەدەین تا سونەت لە شوێن بیدعەکانیانە دابنینەوە. ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ دەربارەی ئەمەشە فەرمێ کە هەر لە هەمان شوێنە لە مجەلەدی 28 لە لاپەڕە 212 فەرمێ ببورن یەک دەقە ئەفەرمێ ئەگەر فەرزەکانی زانست و جیهاد تەنها ڕێی بیدعەتیەکان لە ڕێی بیدعەتیەکانەوە جێبەجێ ئەکرا، مادام بیدعەکەیان زیان بەخشتر نییە لەوەلکردنی ئەو فەرزانەی زانست و جیهادەکە، ئەبێ جیهادیان لەگەڵا بکرێت و فەرزەکان لە ڕێی ئەوانیشەوە ببێ، هەرە بێت جێبەجێ بکرێت، چونکە هێنانەدی بەرژەوەندی سەرەکی و گەورە کە لەگەڵ ئەوانە ئەکرێ بێتە دی لە پێشترە وەک لە پشتێککردنیان و دەرکەوتنی زیانی گەورەتر لە بیدعەکەی ئەمان، یعنی کوفرێک کە دەرەکەوێت. ئەمەش هۆی ئەوەیە کە ئەم باسە تەفسیلی زۆرترە خوازێ. ابن حزم ڕەحمەتی خوای لێبێ ئەویش لە محەلایە لە مجەلەدی حەوتەم لە لاپەڕە 300 ئەفەرمێ جیهادکردن لەژێر ئاڵای ئەمیری گوناحبارە تند و تیشترە و زۆریش دژی ئەو کەسانەیە کە پێیان باش نییە یان بە جائیزی نازانن. ابن حەزمە فەرمێ لە دوای کافربوون گوناحێکی تر لەوە گەورەتر نییە کە بەرهەڵستی جیهادی دژی کافران بکرێ، ئەو کەسە ئێوێ ئافرەتانی مسلمان بکەونە بەردەستی کافران. ئەمە چییە؟ بۆ ئەنجا هەر ئیبن حەزمە فەرمێ کابرایەکی مسلمانی فاسق جیهادەکە بەڕێوە بە ئەمان قبوڵیان نییە کە کەس لە مسلمانان لەسەر فسق و گوناحەکانی ئەو محاسبە ناکرێت. یعنی ئیبن حەزمە فەرمێ ئەو کەسەی کە تەئیدی جیهادێک ناکات لە بەرەوەی ئەمیرەکەی فاسقە دیارە ئێوێ ئابڕووی مسلمانان بکەوێتە دەست کافران، ئەجیناکە جیهادەکە لەگەڵ ئەم کابرا فاسقە نەکرا و بەرەکەمان فەوتا و توایەوە دوای کافران و مرتد و ملهوڕەکان و بەدەسەڵاتی هێزی عسکەری و مخابەراتی و اقتصاد و هەموو شتێکی خۆیانەوە زاڵ بوون، ئێ بەتاکید ئەو کاتە خطوورەتەکە لەسەر ئەهلی ئیسلام زۆرترە بێ. خاڵێکی تریش ئەوەیە کە لەگەڵ شێخی ئەلبانیە ئەڵێن ئێمەش لەوەیە لەگەڵ شێخە هاوڕاین کە تاغوت و ملهوڕانی کوفر ئێمەیان لە ئەنجامی گوناحەکانی خۆمان ژێر دەستە و زەلیل کردووە، چونکە خوای گەورە فەرمێوە ما ئەصابەکە من سەیئەتین فەمن نەفسیک، هەرچیەکت دێتە ڕێ لە ئەنجامی خراپە و تاوانی خۆتەوەیە. ئەمەش سزایەکی قەدەریە، بەڵام لەوەیە
لەگەڵ شێخانین کە پێی وایە ڕێی ڕزگاربوونی ئەو حاڵەتە تەنها تۆبە و پەروەردەکاریە و جیهادەکە کە وەسیلەیەکی شەرعی لادانیانە شێخ ناوی لێناوە شۆرشی چەکداری و ناشەرعی و بیدعە. خاڵێکی ترەوەی کە شێخی ئەلبانی لەلایەکەوە فەرمێن ڕێگای ڕزگاربوون لە کوفر و سیستمی کوفرینەکەیان تۆبە و پەروەردەکاریە، لەلایەکی ترەوە فەرمێت جیهاد دژی کافری ئیستیعماری فەرزە. ئەفەرمێ ئەمما کافرە ئیستیعماریەکان ناشە جۆڕایڵیان بکرێ، بەڵکو بۆ دەرکردنیان و پاکردنەوەی وڵات لێیان خۆ ئامادەکردنی مادی و معنەوی لەسەر مسلمانان فەرزە. ئەمە هەر لە شەرحی عەقیدەی تەحاویەکەیە فەرمێ لە لاپەڕە 47. باشە، مەبەستی لە کافری ئیستیعماری طبعاً کافری بێگانەیە. پێشتر ڕوونمان کردەوە کە هەندێک کەس جیاوازیە خەنە نێوان کافری نیشتیمانی و کافری بێگانە. خوای گەورەشە فەرمێ ئەکوفاڕکم خەیر من ئولائیکم، کافرەکانی ئێوە باشترن لەوان. باسمان کرد کە هیچ جیاوازیەکیان نییە، چونکە وەکو ئەوایە حکمی شەرابی بەرهێنراوی ناوخۆ لەگەڵ شەرابی هاوردەی دەرەکی. فەرقی ئەم دوو شەرابەتی هەردووچیان مەناڵی حکمەکە لەسەرەوەی کە ئەمانە موسکرن بەنسبەت کوفری ئیستیعماری و کوفری دەرەکی، یان کوفری دەرەکی و ناوەکی. کوفری ئیستیعماری و کوفری ناوخۆ فەرقەکەیان چییە؟ هەردوو لایەن هەر کافر بوونە، حکمەکەیان حکمی کوفرە. ئێتەوا ئەم شەرابەکە مادام هەردووچیان سیفەتی بێهۆشکردنیان تایە حکمی شەراویان گرێتەوە. ئەم دوو کوفرە شەروایە چونکە هۆی هاتنی حکمە شەرعیەکە مەناڵ و تەکلیفەکە حکمکردنیانە بە غێری ئیسلام، بۆیە حکمی جیهادەکەش بەرامبەریان وەکو یەکە، چونکە جیهادەکە دژی کافری شەڕانیە کە بەدید و ڕێبازێکی ترەوە حکم ئاراستاکە و حکمی خۆی بەسەر مسلمانان ناچەسپێنێ. کافری نیشتیمانیش بە کافربوونەکەی ئەهلی دین و ئومەت و دارالئیسلام نامێنێ، ئەبێتە بێگانە. وەکو کە خوای گەورە بە سەیدنا نوح عەلەیهی سەلامە فەرمێ بۆ کوڕەکەی خۆی کەنەوەی خۆیەتی وەچەی خۆیەتی، بەڵام لەبەرەوەی چۆتە بەرەی کوفرە فەرمێ قال يا نوح إنه ليس من أهلك إنه عمل غير صالح. سيدنا يوسف فرمي إني تركت ملة قوم لا يؤمنون بالله. سيدنا إبراهيم تبرأي لباوشي كر. سيدنا لوط تبرأي لخزانكي خوي كر. ئاسی کچی مزاحم تەبەڕای لە مێردەکەی خۆی کرد. ئەمانە هەمووی بێگانە بن کەوابوو بێگانەبوونەوە نییە کە ڕۆژ ئاواییە و ئیستیعمارەوە تۆتە سەرمان وەڵا ڕووسە لەبەرەوە بێ دژایەتی بکەین، بەڵام مولحیدێکی ناوخۆیە ئەبێ لی گەڕێ. نقطەیەکی ترەوە کە دیسان لەوانەیە کە لە قسەکانی شێخی ئەلبانیە پێچەوانە یەکترن ئەوەیە کە هەر لەو کتێبەیە کتابی شەرحی عەقیدەی تەحاویەکە ئەفەرمێ جیهاد دوو جۆرە، یەکێکیان فەرزی عەینە کە بریتیە لە ڕەتکردنەوە و بەرپەرچکردنەوەی هێرشی دوژمن کە ئەیکاتە سەر وڵاتێکی مسلمان وەکو جوولەکەکان کە ئێستا هاتوون و فەڵەستینیان داگیر کردووە. مسلمانان هەر هەمویان گوناحبارە بن تا ئەو کاتەی دەریانە پەڕێنە. باش، هەر لەم بڕگەیە کە پێشتر باسمان لەوە کرد کە ئەم حاکمە مرتەدانەی بەسەر وڵاتی مسلمانانە سەپێنراون هەر لەو جۆرە کوفرانن کە حکم و دەسەڵاتی کوفر بەڕێوە ئەبن. جیهادکردنیش دژیان فەرزی عەینە، تەنانەت جیهادکردن دژی ئەمانە لە پێشترە وەک لە دوژمنی کافری دەرەکی. لادان و ڕادانی ئەم حاکمە مرتەدانەی وڵاتی خۆمان پێش جوولەکەیە لەبەر دووهۆ، یەکەمیان نزیکیان، دوو هەمیان مرتدن پاش گەزبوونەوەن. جوولەکە چۆن نەتوانن لە فەڵەستینە بەحەوێنەوە ستار بگرن ئەگەر ئەم تاغوتە مرتدانە سنووریان بۆ نەپاراست نایە، لە جاتی ئەوان دژایەتی ئیسلام و مسلمانە ڕەسەنەکانیان نەکردایە. بۆمان هەیە پرسیارێک لە شێخ بکەین، بڵێن کە بۆچیە فەرمێ ڕێگای ڕزگار بوون لە زوڵم و ستەمی حاکم و حکومەتە مرتەدەکان بریتیە لە ڕێگای گۆڕانکاری خۆ کە بەلایە وایە هەر بە زانست و پەروەردەکاریە بێ، کەچیە فەرمێ ڕێگای ڕزگار بوون لە جوولەکە لە فەڵەستین جیهادکردنە لە کاتێکە حاکمەکانی لای جوولەکە و حاکمەکانی سەر مسلمانان هەردوو لایەن جوولەکە و مرتەد هەر کافرن و بە پێی قەدەری خوایی بەهۆی گوناحکاری مسلمانانەوە بوونەتە دەسەڵاتدار بەسەریانەوە. بۆچی کە هەردوو لایەن هەر کافرن شێخ دوو شێوازی جودا و دووری بۆ لادان و ڕادانیان گرتۆتە بەر؟ سەیدنا عومەری کوڕی خەتاب خوا لێ ڕازی بێ کە سەعدی کوڕی ئەبوو وەقاس خوا لێ ڕازی بێن ناردی بۆ غەزای فارسەکان پێی فەرموو نەڵێن دوژمنەکانمان لای خوای گەورە لە ئێمە خراپترن، حتمما خوای گەورە ئەوان بەسەر ئێمە ئەسەر ناخا. نا، ئەشێ خوای گەورە قەومێکی خراپتر زاڵ و باڵا دەستکا بەسەر قەومێکی خراپە
وەکو کە خوای گەورە مەجووسە کافرەکانی بەسەر بەنو ئیسرائیلا زاڵ کرد دوای ئەوەی کە زۆریان سەرپێچی کردو لە شەرعی خوای گەورە یاخیبوون و ڕقیان هەستان فەجاس و خلالە دیاری وەکانە وعدە مەفعولە هەموو وڵاتەکەیان خستە ژێر پێ و کون بە کون بە دوای جوولەکەکانە ئەگەڕان ئەوەش بڕیارێکی حتمی خوای گەورە بوو کە هەر ئەبوو بێتە دی ئەوە قەولی سەیدنا عومەر ڕەزای خوای لێ هەروەها لە فەرمودەکەی سەوباندا لە فەرمودەی قودسیە خوای گەورە فەرمێ وألا أسلط عليهم عدوا من سوى نفسهم أو أنفسهم يستبيح بيضته كالرواية مسلمة فرمت دجمنيكي دركيان بسرا زال ناكم جگل أخويان كهم مقدساتيان بيشيلك أما دقيق أورنكاتو كالدجمني دركي كاتب بسر مسلمانا زالبن وزليليانا كان كأخوانا وندخرا بكار بوبن أداتي إسلامك نمابن أوش حكمك قدري خواي باشا أقر ببي قدري خواي دجمنێکی کافر بەسەر مسلمانانە زاڵ بوو بۆ گۆڕین و لادان و ڕادانی و لادانی دەسەڵات و حکمی کوفرەکە هەرە بێ گۆڕانکاری خۆمان بە زانست و پەروەردەکاریەکە بکەین یان بە پێی ئەحکامی شەریعەت کە هەر خوای گەورە بە مسلمانانی داناوە جیهاد بکەین دژیان و ڕاپەڕین دژیان و بکەوینە وێزان تا لایەنە بین باشە ئەوەی کە سەلەفی لەسەر کۆبۆ و ڕاجوێ نەبوون لەسەری پەروەردەکاری بوو یان جیهادەکە کە ئەبێتە فەرزی عین جهاد دژی کامیان لە پێشترە دژی جوولەکە لە فەڵەستین یا دژی حاکمە مرتەدەکانی وڵاتی مسلمانە خاڵێکی تر ئەوەیە دەربارەی ئەوەی شێخی ئەلبانی ڕەحمەتی خوای لێبێ ئەڵێن لەگەڵ شێخە هاوڕاین کە ئەفەرمێ چاکسازی بۆ دامەزراندنی زەمینە و پێگەی بزاوتی گۆڕانکاریەکە زەروریە تا بیناکەی لەسەردا بمەزرێ ئێمە ژەڵێن حتممە نەبێ کۆمەڵێک مسلمانی پاک و سەرڕاست لەسەر بانگەوازەکە بۆ جیهادکردن پەروەردە بکرێن تا دیدڕون بن کە فەرزەکە فیتنەی بێدینی کافران لە ناو مسلمانانە ناهێڵ ئەمما تەنها بانگەواز و پەروەردەکاری بێ ئەوەی هێز و جیهادەکە لە پێش چاواندا بنرێ وا نازانم هیچ ئەنجامێکی وامان بۆ بهێنێتە بەرهەم چونکە لە بەرامبەرە بەرەی تێکدان و خراپەکاری و بێدینیش هەر خەریکە و هەموو حکومەت و وەزارەتەکانی فێرخوازی و پەروەردە و ڕاگەاندن و ئەوقاف و هەموو شتێکی حکومەتی لەگەڵایە ئیتران بە پێی پلان و پارەیان هەیە و زەمەنیان لەگەڵای و کاربەدەست و مۆزەفی زۆریان لەبەردەستای ئەوان دەستگای داپڵۆسێنەری پۆلیس و ئەمن و مخابرات و هەموو شتێکیان هەیە و ئایان پارێزن ئەوان لەسەر حکمن بەدەسەڵاتن چۆن ئەم دوو هێزە هاوکوفی یەکترە بن دیسانەوە بیرەهێنمەوە کە لا ڕێبوون لە جیهادەکە وازهێنان بۆ پەروەردەکاری و چاکسازی لادانە لە ڕێبازی ڕاست و هەڵاتنە لە تەکلیفە شەرعیە شیاوەکە کە جیهادەکەی پێچەوانەی سیرە و سونەتی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وەسەلام کە هەر خەریکی پەروەردەکارێتیەکە نەبووە بەڵکو داوای پێکەوەنانی هێزی کرد هێزی عەقیدە و پەروەردەی ڕاست و دروست و هێزی کۆمەڵکاری تۆکمە و هێزی توانای سەربازی وا کە بەرامبەرەتی کافرانی پێ بکرێ هەمووی پێکەوە ناو جیهادەکەشی پێکرد چونکە خوای گەورە ئاوا ئاڕاستەی کردبوو فقاتل في سبيل الله لا تكلف إلا نفسك وحرض المؤمنين عسى الله أن يكف بأس الذين كفروا لپێناوی خوایە بجەنگە داوا لە غەیری خۆت مەکە بەڵام مسلمانان هاندا حتمما خوای گەورە دەسەڵاتی کافرانی پێ ئەوەستێنێ هەرواژ بوو ئاوا پێیوەستاندن بە قووەتی عەقیدەکە قووەتی کۆمەڵکاری ئومەتە عەقائیدیەکە قووەتی ئەو هێزەی کە چەک بوو لە بەردەستیانە هەبوو ڕۆڕووی چەکی دژمنی وەستان خوای گەورە هەر هاندانی جیهادەکردنەکەی کردوتە مای وەستاندنی ڕەفتار و دەسەڵاتی دڕندانەی کافران و بەرگریکردن لە فیتنە و پاشگەزکردنەوەی مسلمانە ئەی ممارەسەی کردەوەی جیهادەکە خۆی چی پێ ئەچەسپێ بە تەئکید هەموو ئامانجی گەورەی ئیسلامی پێ دێتە دی ئینشاءڵڵا ئایەتەکە و فەرمودەکەی پێشی مەبەستەکانی جیهاد ڕوونەکەنەوە هەروەها ئەوەش کە هۆکاری نەهێشتنی زەلیلی و ژێردەستەیی و لادان و ڕادانی هێز و دەسەڵاتی کوفر و کافرانەوانە هەمووی لێوە ڕوونەبنەوە کەوا بوو بەڵێ فێربوونی زانست و پەروەردەبوونی حەق و ڕاست و ڕەوا ئەمە شتێکی تەواوە بەشێکە لە خۆ ئامادەکردن بۆ جیهاد ضروریە بۆ پەروەردەکردن و ئاراستەکردنی کۆمەڵێک مسلمانی پێشڕە و بەتوانە کە بتوانە بەرگری لە ئیسلامەکە بکات و شریعەتەکەی باڵا دەست بکە لەگەڵ ئەمەشە ئەڵێن ئەگەر توانا و هێزی مادی لای کۆمەڵێک مسلمان پەیدا بوو با لە ئاستێکی پەروەردەی باشی شانە بن و خەلەلیان تیابێ لە ڕووی شەرعیەوە لە سەریان فەرزە جیهادەکە بکەن و فەرزیشە مسلمانانی تر یارمەتیان بن و
بچنە یارمەتیدانیان و بچنە ڕیزیان و جیهادەکەیان لە ڕیزیانە بکەن. ئەمەش دید و هەڵوێستی جێگری ئەهلی سنت و جەماعەتە وەکو ئیمامی ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ فەرمووی. کەوابوو لە کۆتایی ئاڵین ئەوەی بۆ چوونەکەی ئەلبانی دژوارترە کە کاریگەری خراپی لێ بکەوێتەوە ئەوەیە کە شێخ بۆتە مەدرسەیەک و شوێنکەوتوی هەیە کە دید و هەڵوێستی ئەڵێنەوە و لە زۆر وڵاتی مسلمانانە قسەکانی بە هەند وەرەگرن و جێبەجێیەکەن. تەنانەت هەموو ئەوانەی جیهادیان وەلکردووە و لە سای حاکم و حکوومەتە مرتەدەکانە پاڵیان لێداوەتەوە گومانەکەی شێخی ئەلبانیەکەنە بەڵگەی شەرع و بەسە ئەڵێن ئەوەی تر ئەو هەموو ئاەت و فەرمودە و کۆڕا و ئیجماعی ئومەتەکە لا ئەبەن، بەڵام قسەکەی ئەلبانی دەرنە پێش و زاڵیەکەن بەسەرا هەروەکو چۆن هەندێک ئیخوانی مەشرە بەڵێ پەندی پێشینان وە فەرمی بە پندێکی پێشینان دەیان ئاەت و فەرمودەی پێغەمبەری خوا ئەخەنە لاوە، ئەمانش بە هەمان شێوە قسەیەکی ئەلبانی دەیان ئاەت و حەدیث و ئیجماعی ئومەتی پێ ڕەتەکەنەوە بەو بەهانە سووکەوە لە هەموو تەکلیفێکی قورسی جیهاد خۆیان نەدزنەوە و خەریکی دنیاویستیەکە ئەبنەوە. ئەمە جگە لەوانەی لەو لاوەش چوون و لەگەڵ ئەو حاکمە مرتەدانە و ئەندامانی پەرلەمانە شرکیەکانیانن یان لە وەزارەتەکانیانن یا بۆیان بوون بە داردەست، تەنانەت بۆیان بوون بە مخابرات. ئیتر ئەمە چ پەروەردەکاریەکە کە لە سەرەتاوە کوفر و ئیمان هەڵناوێرێت و لێکیان جیا ناکاتەوە کوفرانە بە تاغوت ناکە. خوای گەورە ئەفەرمێ ومن یەکفر بالطاغوت ويؤمن بالله فقد استمسك بالعروة الوثقى. هەر کەسێک کوفرانەی بە تاغوت کرد و کوفر بناسێت و تاغوت بناسێت و بیناسێنێ و توخنی تاغوت نەکەوێت و خوا بناسێت و باوەڕی پێ بهێنێت و شوێن دینەکەی بکەوێت، ئەوە دەسی لە دینەکە گیر بۆ قایم گرتوێتی. نەفیکردنە پێش ئیسپات هەروەکو لا ئیلاهە ئیلا اللهکە خۆی اینجا خوایەتی بۆ خوای گەورە ئاوا ئەسەلمێ لا ئیلاهە ئیلا اللهکە. ئەمە چ پەروەردەکاریەکە کە بە تەبەڕابوون لە کافران دەست پێ ناکە. ئەمە چ پەروەردەکاریەکە کە ڕێبازەکەی سەیدنا ئیبراهیمی بەرداوە. خوای گەورە فەرمێ لەکم دینوکم وەلیە دین، ئێوە لەسەر دین و دیدێکن غەیری ئەمەیە کە منی لەسرم. ئەمە چ پەروەردەیەکە کە نەفەرمانی بە چاکەتیا و نەبەرهەڵستی لە خراپەتیا و نەجیهادیش. ئەی بەچی ئەما بێتە خێرە ئومەتین ئوخرجت للناس. شێخ شوێنکەوتووی مقەلیدی لەم گومانە و لە شتی تریا هەیە و زۆر بوون. سەلەفێتی لەگەڵەوە کە لایەنگری بەکارهێنانی ئەم زاراوەیەش نین کە ئەڵێن بەگشتی چونکە ئەڵێن ئەهلی سونەت و جەماعەت ئێمە ناشێ ببێ بە مەذهبێکی تر سەلەفێتیش لەولاوە بخۆی بە شێوەیەکی تر خۆی سەلەفێتی بۆیە هاتەکایە تا دەمارگیری مەذهبی نەهێڵێ، نەخۆشی بکەوێتەوە دەمارگیریەک و ببێ بە مەذهبێکی تر. پێویستە سەلەفێتی مەنهەجێکی سربەخۆ بێت و بە دوای بەڵگە شەرعەکانەوە بێت، لەکوێ بینی شوێنی کەوێت. سەلەفێتی مەنهەجە نەک مەذهب. خوای گەورە فەرمێ ئەتەئمرون الناس بالبر وتنسون أنفسكم وأنتم تتلون الكتاب أفلا تعقلون. فەرمان بە خەڵکیە دەن چاکە بکەن کەچی خۆتان لەبیرەکەن، بەلای خۆتان بێ قورئانە خوێنن، بۆچی ئەقڵتان پێ ناشکە کە ناشێ خۆت پابند نەبیت و داوا لە خەڵکی بکەی پابند بپێوی. پێشتر وتمان و لێرەشا دووپات یەکەین و ئەم فیتنەی حکومڕانی حاکمە مرتەدەکان لە وڵاتی مسلمانانە لە هەموو فیتنەیەکی مێژووی ئومەت دژوارتر و کاریگەرترە. زۆر لە فیتنەی قورئان مەخلوقەکەی سەردەمانی عەباسیەکان دژوارتر و کاریگەرترە. لە کەسێکی وەکو شێخی ئەلبانیش ناوەشێتەوە گومانی وا ئیسارە بکات و بڵاویشی بکات. خوای پەروەردگاریش زیاتر بەرچاومان ڕۆشن کە حەقمان بۆ ڕوون کاتەوە. خوای گەورە یارمەتی دەرمان بێ خۆمان و ئەو کەسانی گوێمان لێگرن هەموو بمان خاتە سەر ڕێی ڕاست. خوای گەورە یارمەتی دەرمان بێ و لەگەڵ ئەوەشا کە ئەمە ئەڵێن دەربارەی شێخی ئەلبانی ڕەحمەتی خوای لێبێ کەسمان لە نکۆڵی لە گەورەی و فەزلی شێخی ئەلبانی ناکە کە لە خزمەتی سنەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم خزمەتێکی زۆری کردووە، بەرچاو ڕوونیدا و بە هەمومان شارەزا بووین، بەڵام ئەم گومانش بە تەکید لە مەنزیلەی ئەو کەم ناکاتەوە، هەموو ئەسپێکیش گلانی هەیە. خوای گەورە فەرمێ وەلەو کان من عند غیر الله لوجدوا فيه اختلافا كثيرا. ئەگەر ئەم قورئانە لەلایەن غەیری خوای گەورەوە بۆیان ناکۆچی و پشێوی و ئاڵۆزی و تێکچڕژانی زۆری تیا بوو، هەڵی زۆر تیا ئەبینرا، بەڵام ئێستا ئەوەی کە تیا ئەبینرێ لەم شتانەی تیا ئەبینرێ قەولی بەشەرە غەیری معسووم عەلەیهی سەڵات وەسەلام. خوای پەروەردگار لەسەر خێر و چاکە بمان هێڵێتەوە و ڕەفتارمان پارسەنکە بە شەریعەتەکەی خۆی. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم تسليما والسلام عليكم ورحمة الله وبركاته.